ئازانی کورسانیۆ سڵاوتان لەبێت بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوریم جاری بەرنمەکەمان تایبەتە بە کێشە و گرفتەکانی نەخۆشانی نەخۆشخانەی هیوا. ئێمە ئێستا لە نەخۆشخانەی هیواین دەمانەوێت لە نزیکەوە گوێبیستی ئەو کێشانە بین کە لە نەخۆشخانەی هیوا بە تایبەت بۆ کەمبوونەوەی دەرمانی شێرپەنجە هەیە. ئەوەی کە دەزانین نەخۆشی شێرپەنجە نەخۆشیەکە کە بەردەوام پێویستی بەوەیە ئەو کەسە چارەسەر وەربگرێت و جەلساتەکانی بەردەوامی هەبێت و نرخی ئەو دەرمانانە گرانە لە توانای کەسی نەخۆش و کەسوکاری نەخۆشدانیە کە بتوانێت جەلساتەکان هەمووی لەسەر گیرفانی خۆی بکرێت لەبەر ئەوەی وەک ئاماژەم پێکرد نرخی ئەم دەرمانانە گرانە. بەڵام ئەوەی کە لە ئێستادا کێشەی دروست کردووە کەمبوونەوەی دەرمانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا. وەک دەزانین نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەیەکە کە بەردەوام گەڕانەوەی هیوا بووە بۆ ئەو نەخۆشانەی کە بەدەست ئازاری نەخۆشی شێرپەنجەوە ناڵاندویانە، نەک تەنها لە شاری سلێبانی بەڵکو لە شار و شارۆچکە و پارێزگاکانی تریشەوە نەخۆش هاتۆتە ئەم نەخۆشخانەیە و چارەسەری گونجاوی بۆ کراوە. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە کە دەبینین لە ئێستادا دەرمان و ئەوەی کە پێویستە بۆ چارەسەری توشبوانی شێرپەنجە لە ئێستادا لە نەخۆشخانەی هیوا کەمی کردووە. گرفتەکان لەکوێوە سەری هەڵدا، کێشەکان لەکوێدایە، کێ هۆکاری دروستبوونی ئەم کێشەیە، هەموو ئەمانە لە بەرنامەی ئەم جارەدا باسی لێوە دەکەین با میوانداری هەرێک لا بەڕێزان. دکتۆر خۆشی حەمید لێپرسراوی هۆبەی دەرمان لە نەخۆشخانەی هیوا، کۆچەر کەریم سەرۆکی کۆمەڵەی تالاسیمیای سلێمانی، سواز بۆ ئامادەبوونی جەنابتان. بەڵێ ئەزان راپۆرتێکمان هەیە بێکۆ راپۆرتەکە بینین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. فەرموو. ئەو دەرمانەیە مەکەنە ماوە داخل با قورعان دەستارەکان دەڵێن بیکڕ با ناوی خۆ بە یەک گەڵابێ بۆم ناکردی. ئەمە حاڵی توشبوویەکی شێرپەنجەیە بۆ دابینکردنی دەرمانی چارەسەرکردنی نەخۆشەکەی، چونکە تێچووی دەرمانەکانی هێندە زۆرە بێهیوا بووە لە کڕینیان. بێهیوایی هێمنقادر و توشبوانی تری شێرپەنجە بۆ بڕیارێکی وەزارەتی دارایی هەرێم دەگەڕێتەوە کە وەک پێویست پارەی کڕین بۆ کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمان تەرخان ناکات. نەخۆشی خۆستخانەی هیوا دەبێ ئەوایی بێ ململانە بێ لەگەڵ نەخۆشی شێرپەنجە. خۆ من نەخۆشیێکی بەسیط نییە، وایە من پشتم لە نەخۆشەکەم لە سیشمدایە لە پشتیشم ئەوجا بەخوای ئیشوکاریشم نییە. ئیشوکاری چیم هەیە بڵین ئاتاکو دەرزەکەی بەس 3 میلیۆن و 5 میلیۆنی بیکرد. هەر نەخۆشێکی شێرپەنجە لە کاتی دەستنیشانکردنی نەخۆشیەکەی تا کاتی قۆناغا جیاوازەکانی چارەسەرکردنی ژمارەیەک پشکنین و چارەسەری بایۆلۆجی و تیشک و بەکارهێنانی دەرزی کیمیایی و هەندێک جاریش نەشتەرگەری جیاوازی بۆ دەکرێت. ئامان مەحمودیش توشبوویەکی شێرپەنجەیە، 2 ساڵە لە نەخۆشخانەی هیوا چارەسەر وەردەگرێت. ئەویش هاوشێوەی نەخۆشانی تری شێرپەنجە خەمی دابینکردنی ئەو دەرمانانەیەتی کە لە نەخۆشخانەکاندا نەماون و لە دەرەوەش نرخەکانیان گرانە. بەداخەوە حکومەت هیچمان بۆ دابین ناکە، پەنامان بردووە بۆ هەولێر بۆ وەزارەتی سەحات نەخۆشی شێرپەنجە جەنگەکە لەگەڵ مەرگە. یعنی ئایا ئێمە داوای هیچمان نەکردووە، هیچ معاشمان ناوێت، تەنانەت دەرمانمانەوێت دابین بکرێت بۆ ئێمەی نەخۆش. بەڕاستی هەموو کەناڵێکە بینین ئەوها ئەڕۆین پەنابین بۆیان بەس بۆ ئەوەی ئەو دەرمانەمانێت بۆ دابینکەن. تکاکەم لە حکومەت بە زووترین کات بێتە هانامانەوە گوێ لە دەنگمان بێتەوە. بەڕاستی نەخۆشخانەی هیوا لە هەموو کارمەندەکانی بگرە لە دکتۆرە و تا فڕاش هەموویان یارمەتی دەری نەخۆشەکان، بەڵام ئەوان هیچ بەدەستیانەوە نییە. گرفتی ئەم نەخۆشانە لەو کاتەوە بە ئاشکرا دەرکەوت کە وەزارەتی دارایی و ئابووری حکومەتی هەرێم بۆ پاراستنی نەختینەی پێویست بۆ کارەکانی بانکەکان بڕیارێکی دەرکرد کە تێیدا شایستە داراییەکانی کۆمپانیەکانی دەرمانی بەڕێژەی لە 102 جێگیر کرد. ئەوە ژوای کرد کۆمپانیەکان دەرمان بۆ نەخۆشخانەکان دابین نەکەن. ئەم بڕیاری کۆتاییە کە دراوە لە سایە 2 پارەی شەریکەکان سەرفکرێن مانگانە، واتە ئەگەر شەریکەیەک ئەمڕۆ دەرمانەکە بمێنێت تا 50 مانگتر اینجا پارێکی وەرەگرێتەوە. ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی چی شەریکاتەکان بە شێکی گشتی عەقدیان هەیە لەگەڵ حکومەت، هەم لەگەڵ وەزارەتی تەندروستی سندوق کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە و هەم لەگەڵ بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی. ئەمە وای کردووە کۆمپانیەکانی دەرمان ئامادەباشیان تیان نەبێت کە دەرمان دابین بکەن بۆ نەخۆشخانەکان کە لە ئێستادا ئێمە سەرەتای دەرکەوتنی کاریگەرە خراپیەکانی ئەو بڕیارێ و
بنمونە دوو دەرمان کە لە نەخۆشخانەکە ماوە 150 نەخۆش لەسەر ئەو دوو دەرمانێ و ئەمە لە داهاتووە گرفتەکان زیاترەکە ئەگەر بە زووترین کات چارەسەر نەکرێت و بە تایبەتی نەخۆشخانەی هیواش دەبەرەوەی پارەکانیان زۆر یعنی ئێوە بێنە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش نایشارێتەوە بڕیارەکەی وەزارەتی دارایی قەیرانی دەرمانی لە نەخۆشخانە حکومەکاندا دروست کردووە. کۆمپانیایەک دەرمان بۆ ئێمە بێنێت بە فەنجامان جاتوانێت پارەکەی وەبێتەوە بۆ ئێسێمە تووشی قەیرانێکی زۆر گەورەی دەرمان بووین کۆمپانیەکان هیچیان دەرمان نافرۆشن بە ئێمە و تەجیزی ئێمە ناکەن ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین پێداچوونەوە بۆ بڕیارەیەکەوە بەڕاستی و بڕیارە کاریگەری خراپی لەسەر تەندروستی وڵات. دەرمانەکانی شێرپەنجە من دەمەوێت پێ بڵێم زۆر سنووردارە یعنی هەر دەرمانی چەند ڕۆژێک دواتر وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم بەڵێنیدا چارەسەرێک بۆ گرفتی دەرمان بدۆزنەوە. من دەمەوێت لێرەوە جارێشتر داوا لە هەموو کۆمپانیەکانی دەرمان و پێداویستی پزیشک بکەن کە هاوکاریمان بکەن پاڵپشتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانی تەندروستی بکەن و بە تایبەتی سنتەرەکانی شێرپەنجە ئێمە هەوڵی تەواویان بۆ دێن ئەگەر کێشەی دارایی هەبێت ئێمە کێشەکانیان لەگەڵ وەزارەتی دارایی باز دەکەین و هەوڵی چارەسەرکردنیان دەین بەڵام ئەمە نابێت لەسەر چەند ڕۆژێک و هەفتەیەک و نەخۆش دەرمانی لێ ببڕێدیان نەبێت. من دوا پەیامم لە مەسلەی شێرپەنجە و نەخۆشانی شێرپەنجە ئەوەیە دەمەوێت پێتان بڵێم کە زیاتر لە 1970 نەخۆشانی شێرپەنجە بە تەواوەتی دام و دەرمان و پێداویستەکان تا دەگات لە نەشتەرگەریەکانیان بۆیان دابین دەکرێت لە سنتەرەکانی نەشتەرگەری لە نەخۆشخانەکانی تر زۆر کەم نەخۆشی نەشتەرگەری هەیە کە عیلاجی کیمیاویەکەی وەربگرێت لە کەرتی تایبەت. بە بڕوای پزیشکان و پسپۆڕانی تەندروستی بڕیارەکەی وەزارەتی دارایی لە داهاتوێکی نزیکدا گرفتی دەرمان لە نەخۆشخانە حکوومەکاندا دروست دەکات و نەخۆش باجەکەی دەدات. ڕێبازیوە کورسات نیوز تایبەت بە بەرنامەی فایل و دیاردە. دووبارە سڵاوتان لەبێت دیارەوەی کە لە راپۆرتەکەدا بینیمان کێشە و مەعاناتی نەخۆشانی شێرپەنجەوە کە سوکاریان بوو کە ئەوان باس لەوە دەکەن لە ئێستادا لەگەڵ ئەوەی کە دەرمان لە نەخۆشخانەی هیواکەم بۆتەوە و خۆشیان توانای کڕینی ئەو دەرمانانیانیە وەک لە سەرەتاشەوە من ئاماژەم پێکرد نەخۆشانی شێرپەنجە پێویستیان بەوەیە کە بەردەوام چارەسەر وەربگرن. دیارە جەلسەیەک و دوو جەلسە نییە بڵێ ئەو کەسەکە خۆی یاخود کە سوکارەکەی دەتوانن ئەو دەرمانەی بۆ بکڕن یاخود بە هەر شێوەیەک بێت ئەو چارەسەری بۆ وەربگرن بەڵکو پێویستی بۆ بەردەوام ئەم چارەسەرانە وەربگرێت بۆیە کێشەکە پرسیار دەکەین لە دکتۆر خۆشی کە لەکوێ ئەم کێشەیە سەری هەڵدا. بەناوی خۆی گەورە سپاس بە کورساتی عزیز سپاس بۆ بەڕێزیشتان بێگومان نەخۆشخانەی هیوا لە ساڵی 2007 بەردەوام خزمەت بە توشبوانی شێرپەنجە ئاکات لەم شارەیە و هەروەهایەکێکە لەو نەخۆشخانانەی لەسەر ئاستی عێراق ئەتوانین بڵێن لە ڕیزبەندی سێ نەخۆشخانەی یەکەمە لە زۆری ژمارەی نەخۆش و لە ڕووی کوالەتی خزمەتکردن بە نەخۆشەوە. بەنسبەت کێشەی دەرمانەوە چەند ساڵێکە بەردەوام ئەم کێشانە ڕوئات لە نەخۆشخانەکەمان کە کۆمەڵێک هۆکاری هەیە دواتر دەتوانین باسی هۆکارەکان بکەین. لێسادا کە گرفت بوونی هەیە چەند هۆکارێکی سەرەکی هەیە یەکێ لە هۆکارەکان کە ئەوەی کە کێشەکەی زۆر زەق کردوتەوە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی داراییە کە بڕیاردراوە سەرفکردنی پارەی دەرمان بۆ کۆمپانیاکان مانگی لە سایە 2 بێت کە ئەمەش وای کردووە کۆمپانیەکان هەڵوێز وەرگرن و ئامادە نەبن دەرمان بۆ نەخۆشخانەی هیوا و گشت سەنتەرە شێرپەنجەکان و گشت نەخۆشخانەکانی تریش دابین بکەن. بەڵێ دکتۆر من وەک لە سەرەتاشەوە ئاماژەم پێکرد دیارە نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەیەکە کە تەنها تایبەت نییە بە دانیشتوانی شاری سلێمانی بەڵکو لە هەموو ناوچە شار و شارۆچکە و پارێزگاکانی تریشەوە بەردەوام نەخۆشی بۆیت یعنی ئەکرێت لەگەڵ نەخۆشخانەی هیوایە ئەمە بکرێت. بێگومان ئەگەر بینە سەر باسی ئەوەی کە مەبەست ئەوە بێت کێ بەرپرسی ئەم وەزعەیە من زۆر بە سەراحەت بە بەڕێستان وەبینەرانش ئەڵێم هەموو ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتی کوردیا بەشدارن بەپێی حەجمی دەسەڵاتیان و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی پارێزگاری سلێمانی ئەنجومەنی محافەزە و پەرلەمانی کوردستان ئەمانە هەموو بەشدارن بەپێی حەجمیان لەبەرچی لەبەرەوەی نەخۆشی شێرپەنجە
خۆی کێشێکی زۆر گەورەیە بۆ ئەو کەسانەی کە گرفتیان هەیە و تووشی ئەم نەخۆشیە بن بۆ کەس و کارەکەیان بەداخەوەی کە لە چەند ڕۆژی دوو هەفتەی ڕابردوو ئێمە بەردەوام هاوارەکەین پێشتر بە ڕێکاری ئیداری سەر و خۆمان ئاگادار کردوێتەوە بەڵام نەمان بینی بەرپرسێک بێتە ئەم نەخۆشخانەیە و لە حاڵی توشبوانی شێرپەنجە بپرسێت نەمان بینی کە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی بێت جوابێک باتەوە بۆ خەڵکە بڵێ ئەم گرفتە هەیە چارەسەری ئەەکەین چی ئەەکەین بەڕاستی ئەمە بە هیچ جۆرێک شتێکی گونجاو و دروست نییە کە بەرامبەر بە توشبوانی شێرپەنجە ئاکرێت سروشتی شێرپەنجە وایە کە هەم نەخۆشیەکە گرانە هەم چارەسەری گرانە لەسەر کەسوکاری نەخۆش و لەسەر توشبوان لەبەرەوە بێ حکوومەت نهێڵێت بە هیچ جۆرێک کەرتی شێرپەنجە بە تایبەت بکرێ چونکە لای هەمووتان ڕوونە بەشێک لە ئەوانەی سەرمایه‌دارن و بەشێک لە کۆمپانیاکان بەشێک لە نەخۆشخانە ئەهلیەکان بەردەوام چاویان لەسەر ئەوەیە ناڵێن هەمویان بەڵام بەشێکیان سوودی مادیان دەستکەوێت و ئەمەش ئەم هۆکارانە قۆزنەوە بۆ ئەوەی کە نەخۆشخانە شێرپەنجەیەکان هەر چۆنێک بێت لاواز بێ و خزمەتیاکەم بکرێت و نەخۆش ڕووبکاتە ئەو لایەنە. دەستان خۆش بێ بەڵێ ئازیزان دەتوانن ئێوەی بەڕێزیش بە کۆمنتەکانتان لە پیجی فەرمی کورسات نیوز لەگەڵمان بەشدار بن هەر ڕخنەیەک هەر پێشنیارێک هەر پرسیارێکتان هەبێت دەتوانن بە کۆمنت ئاراستی بکەن و ئێمەش ئاراستی میوانەکانیەکەین. بەڵێ کاک کۆچەر سەرۆکی کۆمەڵی تالاسیمیای سلێمانی جەنابتان گرفتەکانی ئێوە لە ئێستادا چییە؟ بەڵێ دیارە ئێمەش وەک توشبوانی تالاسیمیاکە سنتەری تالاسیمیا بەشێکی گرنگ و بەشێکی تایبەتە سەر بە نەخۆشخانەی هیوایە هەڵبەت لە گرفتی دەرمانە ئێمەش بێبەشنین لەو کێشانە و هاوشێوەی نەخۆشانی شێرپەنجە چارەسەرەکانی ئێمەش بەشێکیان هەم نرخەکەی گرانە هەم بە ئاسانیش بەردەست ناکرێت بەردەست نابێت بۆ نەخۆشانی تالاسیمیا و نەخۆشانی تالاسیمیاژێک لەو کەسانی کە ئەوەی تووشی ئەو نەخۆشیە بووە بە درێژایی ژیانی بەردەوام پێویستی بۆ وەرگرتنی خوێن و چارەسەر و چاودێریکردنە واتە ئەو کەسە خودی خۆی ناتوانێت بەردەوام بێت لەسەر ئەوەی کە خۆی چارەسەرەکان بۆ خۆی دابینکە و لەگەڵ ئەوەشدا توشبوانی تالاسیمیا کاریگەری نەخۆشیەکەیان وا ئەکات تووشی گرفتی تری تەندروستی بن یەکێک لەو گرفتانەی کە زۆر عنی لەناو نەخۆشانی تالاسیمیا هەیە هاوکردنی جگەر ڤایرۆسی جگەر کە زۆرێک لە نەخۆشەکان کە ئەمەش بەشێکی تری چارەسەرەکە پێویستە توشبوانی تالاسیمیا جگە لە خەمی ئەوەی چارەسەرەکانی تایبەت بە نەخۆشی تالاسیمیا هەبێ خەمی ئەوان بێت کێشە و چارەسەری ڤایرۆسی جگەرەکە هاوکردنەکەی ئەوەش بەردەوامانی بیکردنیا بۆیان دابینکرێ و لەگەڵەوەش گرفتەکانی تری تەندروستی کە کاریگەری نەخۆشەکە واکە چەندین جۆری گرفتی تری تەندروستی دووبیە کە ئەمانە بۆ خۆی واکە نەخۆشی تالاسیمیا جگەلەوەی ئەگەر هەموو ئەو چارەسەرانی تایبەت بە تالاسیمیا بۆی دابین بکرێ ماگانە لانی کە 200 بۆ 250 دلار زیاتریانەیە کە چارەسەرەکانی تری پێ دابین بکەن وەکو لەوان ئێستا ماوەی ساڵونیەک زیاترە بێ ئەو توشبوانی تالاسیمیا کە دەرزی گەشە بەکاردێنن ئەبێ خوان لە دەرەوە بیکرن و هەر دەرزیەک نزیکەی 100 دلارە و ئەو چارەسەرانی تایبەتە ساڵانە بەردەوام ئەم دەرزیە بەکاربێنن ئەبێ مانگانە بەکاری بێنن لەگەڵەوە وەکو باسم کە چارەسەرەکانی تایبەت بە هاوکردنی جگەر لە هەردوو جۆرەکە جۆری بی و جۆری سی کە بەداخەوانیش لە ناو سنتەرەکانە نییە تا وەریگرن مەجبور دەبێ بیکردنەوە زۆرێک لە خێزانەکانی تالاسیمیا لە نەخۆشە زیاتری تالاسیمیان هەیە واتە کاریگەری بشێوی ژیانی ئابووری داراییان زۆر خراپتر ئەکات کە لەبەروی گرفتەکە لە نەخۆشیەکە زیاترە و لەگەڵ ئەوەشدا ئێمە هەندێک لەو چارەسەرانەی کە تایبەتە بە دژە ئاسن کە پێشتر لە نەخۆشخانەی هیوا لەسەر سندوقی شێرپەنجە بۆ توشبوانی تالاسیمیا کڕا و لەگەڵ ئەوەشتا بەشێکی لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین نەکرا ئێشتا لەسەر ئەوەشەوە ماوە ئەم چارەسەرانە لە نەخۆشی تالاسیمیا ئەبڕاکە ئەو نەخۆشانی لەسەر ئەم چارەسەرە بەردەوامن بەپی ئەوەی کە پزیشکی پسپۆر بۆیان دابینەکە دەبێت بەردەوام بن لەسەری تا ئەو کاتەی ڕێژەی ئەو عیلاجان لێکەمەکرێتەوە بڕاوەستێن لێ بۆیە توشبوانی تالاسیمیا هاوشێوی توشبوانی شێرپەنجە پێویستیان بەوەیە
کە بەردەوام ئەو چارەسەرانیان بۆ دابین کردوە لەگەڵ ئەوەشدا ئێمە جگە لە گرفتی دەرمان گرفتی هەندێک پشکنینەیە کە ئەتوانم بڵم لە نەخۆشخانە گشتیەکان ینی حکومەکانە بەردەست نییە دیسانەوە دەبێ پەنابەریتەوە بەر کەرتی تایبەت و نەخۆشخانە ئاهلیەکان و تاقیگە ئاهلیەکان کە ئەمەش بارگرانی خاتە سەر نەخۆش چ تالاسیمیا بیا چێ نەخۆشانی شێرپەنجە بێ. باشە دەستخۆش دواترە گەڕم وڵات بەڵێ ئازان دیارە بڕیار بوو لە بەرنمەکەماندا دکتۆریات بەڕێوبەری نەخۆشخانەی هیوا لەگەڵمان ئامادە بێ بەڵام جەنابیان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە ئێستادا لە نەخۆشخانەی هیوا هەیە لەگەڵ تیمی حکوومەت لە کۆبوونەوەدان و ئێمەش بە ئومێدی ئەوەین کە ئەو کێشانەی کە لەم بەرنمەیەدا باسی دەکەین و زیاتر لەوەش کە لە نەخۆشخانەی هیوادا هەیە ئێمە نایزانین بەرەو چارەسەرکردن بڕوە. بەڵێ دیرین محەممەد کۆمنتێکی کردووە ئەڵێت دوو ڕۆژە باوکم لە بەردەم نەخۆشخانەی هیوایە و هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە و ئەو باس لەواکە کە ئەوان خەریکە بێ هیوا دەبن لە نەخۆشخانەی هیوا. هێشوو دەڵێت داواکەین کە ئەو کێشانی کە هەیە چارەسەر بکرێت و ئەو تکا ئەکا کە ڕێگە نەدرێت نەخۆشخانەی هیوا بکرێتە نەخۆشخانەیەکی تایبەت. من ئەمەوێت پرسیارەوە لە تۆ بکەم دکتۆر خۆشی تا چەند لە هەوڵی ئەوەدا یعنی هەوڵی ئەوە هەیە کە ئەم نەخۆشخانەیە بکرێتە نەخۆشخانەیەکی تایبەت لە کاتێکە ئەم نەخۆشخانەیە بۆ هەموو چین و توێژێکە و کەسانی فەقیر و کەم درامەت بە دەرەجەی یەک لێ سوودمەند بوون. بێگومان کە تۆ باسیەوەکە ئەم ئێرە بکرێتە نەخۆشخانەی تایبەت ئەوە نیە قسەکە ڕاستەخۆ نەخۆشخانەی هیوا بکرێتە تایبەت بەڵام چەند هۆکارێک ئەخڵقێت دروست ئەکرێت بۆی نەخۆشخانەی هیوا لاواز بکرێت کە لاواز کرا دواتر بە ناچاری نەخۆشخانەی تایبەت بەڵێ ئەو هەلە بقۆزێتەوە و توشکوانی شێرپەنجە لەوێ چارەسەرکە بە نمونە بەردەوام کێشەی دەرمانمان هەیە کە کێشەی دەرمان ئەمە شتێک نیە بڵێ چارەسەر نابێت بەڵام بێپلانی و خەمساردی و لە ئێستا یعنی من ڕووی دەم ئەەکەمە بەرپرسانی یەکێتی نیشتمانی کوردستان یەکێ لەو شوێنانەی کە زۆر گرنگە بۆ چارەسەری بۆ دابینکردنی چارەسەری شێرپەنجە بۆ هەموو کوردستان سنووقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجەیە ئەم سنووقە ئەوەی کە ئێمە ئەیزانین حەسەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ماوەی 2 ساڵە ئەم شوێنە پڕ نەکراوەتەوە بەڕێز وەزیری تەندروستی بە کاتی بەڕێوێ بات ئەگەر کەسێکی دڵسۆز و شیا و بخەنە ئەو شوێنە بێگومان بەشێک لە کێشەکانمان چارەسەر ئەبێت باشە هەر لەسەر ئەو قسەی جەناب دکتۆر باست لەوە کرد کە سندوقێکی ئەمە لە زۆر لە مۆڵ و لە مارکێت و لە شوێنە گشتیەکان دەبینین کە سندوقێک دانراوە تایبەت بە نەخۆشانی شێرپەنجە چی لێ مەسەجەکەم بگات یەکەم شت ئەمە یعنی کێشەیەکە کە ئەگەر ئەمە حل کرێت بەشێک لە کێشەکان حلەکرێت دووەم یعنی شایستی دارایی بە کارمەندان و پزیشکان کە تۆ ئەم شایستە داراییان پێ نایت بێگومان تۆ ئەمە وا لە کارمەندەکە لە پزیشکەکات بێزاری بکەیت وەکو ئیستبزازێ وایە لە بەرامبەر ئەو خزمەتە زۆری کە لێرە ئەکرێت لە جیاتی ڕێزیان لێ بگیرێت 6 مانگە بە نمونە داوام ئەکرێت و کەس داوای حەقی خۆشی نەکردو لەبەر خاتری نەخۆش کە تۆ ئەم حەقە نایت بە کارمەند و پزیشکەکان ناچاریانەکەی ئەوانش بیر لە بەدی لێ بکەنەوە بۆ ژیانی خۆیان و هەروەها سەرفکردنی پارەک بۆ دەرمان ئەوەی کە من زانیاریم هەیە ساڵانە بودجەیەکی تایبەت بە نەخۆشخانەی هیوا هەیە کە بۆ هەر مانگی 600 میلیۆن دینارە بەڵام تا ئێستا ئەوەی کە ئێمە ئەزانین ئەو دەسەڵاتە لەلایەن بەڕێز وەزیری دارایی و حکوومەتی هەرێمەوە دانەبەزیوە بۆم نەخۆشخانە کە تۆ ئەم هۆکارانە ئەبینیت خۆیان نیەتیان هەرچیە ئێمە بە بەرنامەیەک ئەیبینین بۆ لاوازکردنی هیوا و هەموو هیواکان و حەزەکەم مەسجێک بەڕوونی بگات ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا وەکو کەرتی تەندروستی و کارمەند پزیشکانی ئەم نەخۆشخانە هیچ کاتێت لە مافی نەخۆش بێدەنگ نەبووین بەڵام ئەمەوە ناگەێنێت من بەم دقێش کە بۆ جەنابتان قساکەم نەخۆشخانەی نانەکەلی ئازادی ڕزگاری ئەوان گرفتیان لە ئێمە زۆرترە بەڵام ئەوان هیچ قسەیەکیان نییە بۆ وتن بەڵام ئێمە بێدەنگ نامین لەوەی کە هیوا بێ هیوا بکرێت بەڵام دکتۆر کۆمنتێک هاتووە پەیمان مەحموود ئەڵێ هاوسەرەکەم دەبوو چارەسەری کیمیایی وەربگرێت 2 ڕۆژە بەڵام ئێمە تەواو بێ هیوا بووین ینی پرسیارەکە ئەوەیە کە ئەوانەی کە جەلساتیان هەیە و پێویستە لە کاتی خۆیان ئەم جەلسانە ڕەنگە جەنابتان باشتر بزان کە لە کاتی خۆیان پێویستە ئەم جەلساتانە بەکاربهێنرێت ئەگەر لە کاتی خۆیان بۆی نەکرێت ئایا مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکە دروست ناکات بێگومان کە تۆ باسی چارەسەرەکەیت پلانی چارەسەر بۆ نەخۆشی شێرپەنجە
ئەو پلانی کە دایانێت ئەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێت نابێت تەنانەت بە ڕۆژیش دوا بکەوێت بێگومان تەسیری هەیە لەسەر تەندروستیان بەڵام ئەبێ ئەوەشمان لەبەر چاو بێت ئێمە چەند دەرمانێکی گرنگمان نیە لە نەخۆشخانەکان یعنی ئەمانش کۆمەڵە نەخۆشی زۆر لەسەر ئەم دەرمانانن یعنی هەر نییە لە نەخۆشخانەکە لە توانای نەخۆشانیە لە دەرەوە بیکڕێت کەواتە ئەمانیش هەر چارەسەر وەرناکەن ئەمانیش ڕۆژ بە ڕۆژ تەندروستیان ئەکەوێتە مەترسیەوە یعنی ئەوەیە و بەڕێزە پرسیاری کردووە بەدڵنیاییە و تەسیری هەیە لەسەر تەندروستیان بەڵام کۆمەڵە زۆر نەخۆشیشمان هەیە کە دەرمانی نییە و ئەوەی گرفتێتریشمان هەیە حەزەکەم زۆر بەڕوونی مەسجەکە بکات ئەوەیە ئێمە نزیکەی لە ساڵ 20 دەرمانمان بە راپۆرت ئەکردرێت لە هەولێرەوە ئەم راپۆرتەش لە دەرمانەکانی لە دەرمانخانەکان ئەکرێت ئەم دەرمانانە کوالیتیان نییە کاتێک کە تۆ دەرمانە دڵنیانی لە کوالیتیەکەی پێشتر ئێمە شەڕی کوالیتیمانە کرد ئێستا وای لێ هاتووە شەڕی کوانتیتی بکەین شەڕی ئەو بکەین بەس دەرمانەکە بێ بۆ نەخۆش ئەم دەرمانانە کە ئەکردێ و بە ناوی نەخۆش و یە بوو ئێمە جارێکتر لە کوالیتی ئەمە دڵنیانین ئەگەر کوالیتیەکەی وەکو پێویست نەبێت یا وەکو پێویست نەگوازرابێتەوە نەهات بێت ئەم دەرمانە وەکو پێویست ئیش ناکات دوای کاریگەریە بێ لەسەر ژیانی نەخۆشەکە لەبەرەوەی ئەم گرفتانە هەمووی بێکەوە بەسراون ئەبێ ینی حکومەت بەرپرسانی تەندروستی بەرپرسانی دارایی هەمویان بێنە سەر خەت ناکرێت نەخۆش هاوارەکەڵێ من ژیانم لە مەترسیە ئەمە تەندروستیمە ئێمە هاوارەکەی ڕاستم هەر لەسەر قسەی جەنابەت کۆمنتی کترا تۆ ڕژنە یوسف ئەڵێت ئەڵێ من ئێستا حالێن لە نەخۆشخانەی هیوام مناڵەکەم لەوەیە بەڵام ناتوانین چارەسەری بۆ بکەین ئەڵێ ئێمە هیچ گلەیەکمان لە تیم و ستافی نەخۆشخانەی هیوان نییە بەڵام ئەویش گلەی لەوە کات کە بەداخەوە حکوومەت دەستی چۆتە ئەوەی کە تەماح بکاتە نەخۆشانی نەخۆشخانەی هیوانی قسەکە لەسەر ئەوەیە گلەی لە هیچ کات لە ستاف و کارمەند و بەڕێوبەری نەخۆشخانەی هیوان نییە ئەوەی کە ئێوە لە تواناتانە بێ بە زیادەوە ڕەنگە کردبێتان و نەخۆشەکان خۆشیان گەواهی دەری ئەو ڕاستیان بەڵام یعنی ڕەنگە لە دەسەڵاتی ئێوەشدا نەبێت کە ئەو دەرمانانەکەمە و ڕەنگە ئێوەش حەز بکەن کە هەموو ئەو نەخۆشخانەی لەم نەخۆشخانەیان چارەسەر وەربگرن بێگومان یعنی ئێمە کە ئەم داوامە ڕاگیراوە هەر کارمەندێک هەر پزیشکێک هەم پەرستارێک لەم نەخۆشخانەیە کە ڕۆشتوتە ماڵەوە زۆر بێتاقەتە یعنی ئەو کاتی کە لە داوام و خزمەتی نەخۆشەکانەکە زۆر ئاسوودەترە بەڵام بەداخەوە ینی وەسعێک ئەخڵقێنت یعنی کارمەندەکان زۆری هەیە لایانی مادی زۆر خراپە یعنی حکومەت لە بەیانیانە لێبڕینی موچەی کردووە و نرخی شتومەک وای لای هەموو کەس ڕوونەکە چەند گرانە ئەین تۆم کارگرانی و دروست کردووە بۆ فەرمانبەر و حەقەکەشی لە دوانی ئەوڕۆ پێنایت یعنی ئێمە 6 مانگە چاوەڕێ کراوە لەبەر ئەوە بێگومان ئێمەش دڵمان پێیان ئەسووتێت بەڵام ئەوەی کە ئێمە دڵمان پێیان ئەسووتێ بێ بەرپرسانیش دڵیان بە نەخۆش و بە نەخۆشخانەکە و بە هیوا خۆش بێت و بیان بسووتێت و بێهیوای نەکەن لەو زیاتر کاک کۆچەر ئەگەڕێم وڵات دکتۆر دواتر کاک کۆچەر ئێمە باسمان لەوە کرد زۆربەی کۆمنتەکانیش باس لەوە دەکەن کە جەلساتیان هەیە نەخۆشیەکان پێویستیان بەوەیە کە چارەسەر وەرگرن و لەگەڵ دکتۆریشە ئاماژەمان بۆ کرد کە ئەم چارەسەرانە نابێت دوا بکەوێت چونکە ڕەنگە تەندروستی نەخۆشەکە بخاتە مەترسیەوە پرسیارەکەی من بۆ جەنابتان ئەوەیە ئەو کەسانی کە نەخۆشی تالاسیمیان هەیە بە هەمان شێوە ئەگەر ئەو چارەسەرانە لە کاتی خۆی داوەرنەگرن ئەو عیلاجانە لە کاتی خۆی داوەرنەگرن ژیانیان نەکەوێتە مەترسیەوە بێگومان توشبوانی تالاسیمیاش ئەو چارەسەرانی کە بۆیان دیاریکراوە و بەکاری دێنن و بە تایبەتی ئەو چارەسەرە دژە ئاسنەکان و لەگەڵ هەموو ئەو چارەسەرانەی تر ئەگەر وەکو پێویست یا لە کاتی خۆی وەری نەگرن حتمما کاریگەریکی خراپی دەبێت لەسەر تەندروستی نەخۆشەکە بۆ نمونە باز لە چارەسەرە دژە ئاسنەکان کەیت ئەم چارەسەرانە بۆ کردنە دەروی زیادەی ئاسنی لەشی ئەو کەسەیە ئەگەر ڕێژەی ئاسنی لەو توش بووە ڕۆژانە بەرز بێتەوە چارەسەرەکەی نەبێ وەریگرێ ئەو کاتە کاریگەری دەکاتە سەر دڵ و گورچیلە کە ئەبێتە هۆکاری وەستان و مردنی نەخۆشەکە و لە زۆرێک لە چارەسەرەکانی تر بە هەمان شێوە دەبێ بەپێی ئەو بڕێکە بۆی دیاری ئەکرێ ئەو کاتی کە پێویستە وەری بگرێ ئەبێت بۆی بەکاربێنێ و حتممە ئەگەر بە هاوشێوەی نەخۆشانی شێرپەنجە لە کاتی خۆیدا چارەسەرەکان نەبێت بە دڵنیای کاریگەری لەسەر تەندروستیان دروست کاک کۆچەر ئامارێکی دقیقمان هەیە کە پێمان بڵێت چەندە نەخۆشی تالاسیمیامان هەیە کە لە حاڵەتی مەترسیدان و پێویستیان بە چارەسەری خێرا هەبێ لەسەر ئاسی هەرێمی کوردستان 4000 توشبووی تالاسیمیا هەیە و لە سنووری پارێزگا و دەوروبەری 1300 توشبووی تالاسیمیا هەیە کە ئەتوانم بڵێم نزیکی 750 بەرەو سەرتر ئەوانن کە بەردەوام پێویستە لەژێر چاودێری وەرگرتنی خوێن و چارەسەرەکان دابن باشە
باست لەوە کرد کە مانگانە دەرزیەکەیە ئەبێت ئەم دەرزیە تێچۆکەی $100 و دەبێت بەکاربهێنرێ ئەگەر بە نزیکەی باسێک لە تێچووی نەخۆشێکی تالاسیمیا بکەین لە مانگێکدا بەدەر لەو دەرزی کە بەکاری دەهێنرێت بە هەم بەکۆی ئەو عیلاجانەی کە وەریەگرێت تێچووی نەخۆشێکی تالاسیمیا چەنە ئەگەر بە تەقریبیش بێمە ئەگەر زۆر دقیق نەبم لە نرخەکەی بەڵام ئەتوانم بڵم بە چارەسەرەکانی دژە ئاسن و ئەو چارەسەرانەی کە بەکاری دێنن و هەندێکی لە پاڵی شابوونە چارەسەری تر وەرەگرێ نزیکە بێتەوە لە $1500 کە بڕی دیاریکرا بۆ ئەو نەخۆشە لە مانجەکان نزیکە بێتەوە لەوێ کەگەر هەموو پێداویستەکانی بۆ دابین کرابێ لە چارەسەرەکان ئەو چارەسەرانەش هەندێکیانەیە وەکو باسم کرد دەرزی گەشەکەیە چارەسەرەکانی تایبەت بە هەوکردنی جگەرە و چارەسەرەکانی تەنانەت تایبەت بە ئێسکە توشمانی تالاسیمیا بۆەوەی وەرگرتنی خوێری زۆرەوە زۆرێک لە توشمانی تالاسیمیا سات ئێسکە نەرمەیانە ئەبێ عیلاجی باشە کاک کۆچەر ئەم گرفتە لە ئێستادا سەری هەڵداوە کە وەک دکتۆریش ئاماژەی پێکرد کە کێشەی دەرمان لە ئێستادا بوونی هەیە یاخود ئێوە پێشتریش یعنی ئەم کێشانەتان هەر هەبووە ئەتوانم بڵم لە کۆتایی ساڵی 2013 ئیتر ئێمە کەوتونەتە قەیرانی چارەسەرەکان کە بەردەوام وەک پێویست و لە کاتی خۆی نەبێ و بڕی پێویستیش نەبێ ئێستا ئەتوانم بڵم لە 100% هەموو ئەو چارەسەرانەی کە پێویستە بۆ تالاسیمیا دابین نەکراوە نییە. جنابتان وەک سەرۆکی کۆمەڵی تالاسیمیا لە هەوڵی ئەوانە بوون لە 2013 ئەم کێشەیە چارەسەر بکەن بەدڵنیایی دیارە بیانەکانی حکوومەت قەیرانی دارایی بوو شەڕی دژی تیرۆر بوو و ئەم 2 ساڵەش هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بوو کە لەسەر ئاسی جیهان بڵاو بووانێ ئەمانە بووەتە هۆکارێک بۆ بیانوویەک بۆ حکوومەت هەرچەند کە نابێت ئەم شتانە بە بیانودانی بۆ ژیانی ئەوەی کە ئەو کەسانی چاوەڕ ژیانیان لەسەر ئەو چارەسەرانەیە و ینی تەندروستیان لەسەر ئەو چارەسەرانەیە چ وەک توشبوانی تالاسیمیا چ وەک شێر پێنجانی ئەبێ پلانی حکوومەت ئەوە بێ کە ساڵانە یا مانگانە بودجەی تایبەت بۆ ئەو چارەسەرانە تەرخام کە کە پێویستە لە کاتی خۆیان هەبێت نەگەوەی کە ئێستا بەشی 3 مانگ دابینەکە کە ئەم 3 مانگە تەواو بوو 3 مانگ خەڵک چاوەڕێکە تا بەشی 3 مانگی تر پیا بێ نەخێرە بێ پلانێکی هەبێت کە بەردەوام ساڵانە ئەم پلانە بودجەی تایبەتی بۆ دیاریکەن و ناشکرێت ژیان و تەندروستی خەڵک لەسەر ئەوەی کە قەیرانی دارایی هەر بیانێکی تر هەیە بوەستێنیت و بۆی دابین نەکەین. دەستان خۆش بێت بەڵێ دکتۆر کۆچەر دکتۆر خۆشی کۆمنتێک هاتووە بێستون بۆ بەڕێستان سوپاسی نەخۆشخانەی هیوا و کارمەند و ستافی نەخۆشخانەی هیوا کاڵە من 5 ساڵە کوڕەکەم نەخۆشی شەرپەنجەی هەیە و وەزعی خراپە پێویستی بە دەرزیەک بووە کە لە هەولێر هەبووە و هەر خۆی دکتۆر خۆشی خۆی کتابی بۆ کردوین لەوەی بۆ ئەوەی کە لە هەولێرە ئەو دەرزێمان بۆ بێ بەڵام ماوەی 2 ڕۆژە هاتووە کەم تەرخەمن لەوەی کە دەرزەکە بەکار بهێنن بۆ کوڕەکەم وەڵامی ئێوە چیە بۆ کۆمنت سپاسی بەڕێزیەکەین ئەگەر ئەو مەبەستیەوە بێت کە کەم تەرخەمین ئەو بۆی داوام ڕاگیراوە ئەوش حەقی خۆیەتی گلێ بکە بەڵام منش ناتوانم کارمەندەکەی جبار کەم کە 6 مانگە موچەی نەدراوەتێ بڵم هەر ئەبێت داوام بکەیت ئەوش ینی حەقێکی هەبێ چۆن ئەو حەقە بە نەخۆشەکەی نەبێ خزمەتیکەین کارمەندەکەش بە خزمەت کرێت یعنی دکتۆر ئەو کێشەی دەرمانەی کە لە ئێستا هەیە تایبەتە بە جۆرێکی دیاریکراو لە دەرمان یان بە شێوەیەکی گشتی کۆی ئەو دەرمانانەی کە بۆ چارەسەری توشبوویەکی شێرپەنجە پێویستە بە کۆی گشتی ئەم دەرمانانە کەمن دەست خۆش سواز بە پرسیارەکە و ئێمە بۆ نمونە سنتەری چاندنی مۆخی ئێسکمان هەیە کە لەم بینایی ئەو دیوە ئەم سنتەر لە ساڵی 2016 یەکەم پرۆسی چاندنی مۆخی سووری ئێسکیتی ئەنجامدرا یەکێکە لە سنتەرە زۆر باشەکان لە عێراقدا بەڵام لەم کاتەیە کە لەگەڵ بەڕێستان قساکەم نزیکی 20 نەخۆشمان هەیە ئەش بێگومان پرۆسی چاندنی مۆخی سووری ئێسک بەشێکە لە پرۆسی چارەسەری هەم بۆ توشبانی تالاسیمیا هەم بۆوانەی شێرپەنجیان هەیە بە تایبەتی شێرپەنجەی خوێن نزیکی 20 نەخۆشمان هەیە ئامادەیە بۆ پرۆسی چاندنی مۆخی سووری ئێسک گرفتی دەرمانمان هەیە یعنی لەبەر دەرمانەکە هەر یەک لەم نەخۆشانە ئەگەر بچێتە دەرەوە حکوومەت بینێرێت کولپەیەکی زۆر لەسەر حکوومەت دەکێت بەڵام لە بەرامبەردا نەهاتووە کار ئاسانیە بکرێ بۆ دابینکردنی ئەو دەرمانانە دەرمانەکان لە پەنجەکانی دەست تێ ناپەڕێت ئەمەیەکە لەو گرفتانەیە کە هەمانە لێستایە و گرفتێتر کە ئێمە بەردەوام هەمانە نەخۆشی شێرپەنجە بە سروشتی نەخۆشیەکەی و بە سروشتی ئەو دەرمانانەی کە وەریەگرێت کاریگەری لاوەکیان تووشی ئازارێکی زۆریان نەکات
ئەوەی ئێمە زۆر جار خەفەتی پێخۆین بێ لە نەخۆشیەکە ئازارەکەیانە ئێمە لە نەخۆشخانەکە هیچ جۆرە ئازارشکێنێکمان نییە. باش ئامارێکتان هەیە بە ئەگەر بە دەقیقیش نەبێت بەڵام ئەو نەخۆشانەی کە ئێستا لە نەخۆشخانەی هیوادا هەن و پێویستیان بە چارەسەرە وەکو ژمارەی نەخۆشەکان ناتوانم ئامارە پێ بڵێم بەڵام ئێمە نزیکی 150 دەرمانمان هەیە وەکو چارەسەری شێرپەنجە نزیکی 400 دەرمانمان هەیە وەکو چارەسەری کاریگەر لاوەکەکانی چارەسەری شێرپەنجە کە لەو 150 دەرمانە نزیکی 30 دەرمانمانیە لە ئێستاە ئەم دەرمانانە هەرێکیەکان کە ئەبڕێت بۆ نمونە دەرمانمان هەیە نرخی یەک پاکەتی بۆ مانگێ نزیکی بای 2 میلیۆن دینارە ئێستا ڕاستە دوو دەرزیمانیە ئەم دوو دەرزێ زۆر بڵاو خەڵک زۆری ئەزانن کە نرخەکانیان گرانە بەڵام لە بەرامبەر ئەوشدا چەند دەرمانێکی ترمان هەیە نرخی گرانە و چارەسەری شێرپەنجەش وایە پرۆتۆکۆڵەکە زۆر جار لە دوو دەرمان سێ دەرمان چوار دەرمان پێکێت یەکی لەو دەرمانانە نەبێت کاریگەریە کاتە سەر پرۆسەی چارەسەریەکە وەکو پێویست سوود نابینێت. باشە دکتۆر پرسیارێکم لە کاکۆچە کرد ئەگەر هەمان پرسیار ئاڕاستی جەنابیشت بکەم ئەگەر نەخۆشێکی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا دەرمانەکان نەتوانێت بۆی دابین بکرێت ئەگەر خۆی لە دەرەوە بیکڕێت تێچووی کڕینی ئەو دەرمانانە بۆ مانگێک چەند دەبێت؟ بە نمونە ئەگەر پێت بڵێم بۆ نمونەیەکی لەو دەرمانانەی لەو دەرزیانەی کە نەماوە و نزیکی 60 نەخۆشی لەسرە بۆ هەر نەخۆشێک بەلایانی کەمە بێت 2 ساڵ وەری بگرێت تێچووی ئەم دەرمانە بۆ 2 ساڵەکە نزیکی 100 میلیۆن دینارە یعنی ئەمە لە توانای نەخۆشانیە بۆ هەر نەخۆشێک یعنی بۆ ساڵێک 50 میلیۆن دیناری ئەوێت ئەمە لە توانای نەخۆشانیە لەبەر ئەوە بێمە حکوومەت و ئەچمەوە سەر ئەو پرسیارێک کە بیدایەت کردی باسی سندوقی کۆمەکی توشبوانی شێرپەنجە و کرد ئەم سنووقە بە بڕیاری پەرلەمانی کوردستان دامەزراوە بەشێک لە پارەکەی لە غەرامەی خواردنەوە کوحولیەکان جگەرە ڕێگاوبان لەم بابەتە پارەکە چێ بۆ سنووقە و بەشێکی تری ئەو سنووقانەیە کە لە مارکێتەکان و لە شوێنە گشتەکان دانرا و دوای بەلیژنە ئەکرێتەوە ئەکرێتە سەر حسابی بانقی ئەو سنووقە لەبەر ئەوە کاتێک کە تۆ ئەم دەرمانە بە شێوەیەکی پێویست و بە بەرنامە و بە پلان دابین ناکەیت دەرمانەکە بۆ یەک مانگ ببڕێت نەخۆشەکە زەرمە نەبێت چونکە حاڵەتی نەخۆش. باشە دکتۆر من پرسیاری ئەوەکەم لە ساڵانی ڕابردوو نەخۆشخانەی هیوا کێشە و گرفتی ئەچیزەی متەسەوری هەبوو بۆ نەخۆشخانەکە هەر دەستگای میدیایی کورسات و کەناڵی کورسات چەند کەمپینێکیان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا کە ئەمە پێم وابێت کارێکی زۆر باش بووە کەسانێکی زۆر باش هاتن بەدەم کەمپینەکە و هاوکاری خۆیان گەیاندە نەخۆشخانەی هیوا. پرسیارەکەی من ئەوەیە کاکۆچەر بۆ بەڕێزیشت دواتر لە ئێستاە کاتی ئەوە نەهاتووە ئەگەر حکوومەت هاوکار نییە لە ڕێی ڕاگەاندنی چەند کەمپینێکەوە هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا بۆ کڕینی دەرمان کۆ بکرێتەوە؟ بێگومان ئەو قسەی جەنابەت زۆر بەجێیە یعنی لە هەموو وڵاتێکە کەرتی تەندروستی بە تایبەتی شێرپەنجە لەلایەن خێرخواز و دەوڵەمەندەکان و بازرگانەکان و خەڵکی و هاوکاری ئەکرێت بێگومان ڕاگەاندنی کەمپینێکی وا لەم کاتەیە زۆر بەسوود دەبێت ئەوەی کە بەڕێستان باسیەکەن ئەو کەمپینە بوو کەکرا بۆ دابینکردنی جیاهاز بۆ سنتەری ژیانەوە چارەسەر بە تیشک و دواتر نازام جیهازەکە چەندیان پێکڕی گەشتن بەچی بەڵام بێگومان لە هەموو وڵاتێکە لە پاڵ کەرتی حکوومیەکەیە ئەبێت ئەم کەرتە خێرخوازیەشە بێت کە دامی شێرپەنجە بکات. زۆر باشە کاکۆچەر ئێوەش پێتانوانێ لە ئێستا کاتی ئەوەیە کە کەمپینی هاوکاری بۆ توشبوانی نەخۆشخانەی هیوا تالاسیمیا بێ شێرپەنجە بێ بە کۆی ئەو نەخۆشانەی کە لەم نەخۆشخانەیەدا هەنرا بگەێنرێت. بەڵێ کاکتۆر خۆشی ئاماژەی پێکرد دیارە نەک لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی وڵاتانی جیانیش جگە لە حکوومەت سەرمایهدار ڕێکخراوە خێرخوازیەکان ئەمانە هەموو پشتیوانی ئەم جۆرە نەخۆشانە و نەخۆشخانەکانەکەن بۆیە پێویستە لە کوردستانیش کە لە ڕابردووە ئەو کارەکرا و کارێکی زۆر جوان بۆ خەڵکێکی زۆریش بەدەم ئەو بانگەوازانەوە هاتووە بە تایبەت بەدەم کەمپینەکانەوە ئەمە بۆ ئەوەیە کە چۆنەڵی بەدیلێک بێت کە ئەوەی کۆمەڵی گرفت هەیە بە کاتیش بێت چارەسەری پێ بکرێ. باشە پلانی ئێوە وەک سەرۆکی کۆمەڵی تالاسیمیا
پلانی ئێوە بۆ لەمە و دوات چی دەبێت بۆ ئەوەی وەک باست لەوە کرد کە ئێوە بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت بەڵام بەردەوام مبارڕێ بیان و هەبوو بۆ چارەسەر نەکردنی بەڵام بۆ لەمە و دوایانی خۆ ناکرێت ئێوە دانیشتن و سێری ئەوە بکەن کە نەخۆشەکان بەبێ چارەسەر بن بۆ لەمە و دوا پلانی ئێوە چی دەبێت؟ بەڵێ ئەمە تازەترین پلانمانەوە بوو کە لە سیوێکی 5 سەردانی وەزارەتی تەندروستیمان کرد جارێکی تردا ئەوەمان لە بەرەزۆزیری تەندروستی کردووە کە ئەو پێداویستە پزیشکی و چارەسەرانی کە تایبەت بە توشبوانی تالاسیمیایە بەرز بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە هەوڵێکی جددی بدرێت لەسەری ئەوە کە پێداویستیەکان لە چارەسەر و لە ئەجیزەکان کە تایبەت بە توشبوانی تالاسیمیا دابین کرێەوە داوامان کردووە کە لە بەرنامەکانی وەزارەتی تەندروستیە ساڵانە پلان بۆ چارەسەرکردن بۆ کڕینی چارەسەرەکان دابن لە تاکو و تووشی ئەم حاڵەتانە نەبین کە ئێستا تی دەکەوێت. زۆر باشە دکتۆر خۆشی بەدەمەوە نەهاتنی حکوومەت لەم کاتەیە لایەنە نێگەتیڤەکانی دواتری چی ئەبێ؟ یعنی تۆ ئەگەر بۆ نمونە نەخۆشێکت هەیە لە ئێستادا پێویستی بە جۆرێک لە دەرزیە نەتوانی ئەو دەرزی بۆ دابینکەی ڕەنگە دواتر ئەم نەخۆشە پێویستی بۆ بێ بە سێنەوە لە عیلاجی تر چارەسەر وەربگرێ کەواتە بێ دوو جار ئەو زەرەرە قەرەبوو بکرێتەوە کەواتە لە ئێستادا کاتێک حکوومەت کە بەهانای ئێوە نایەت لایەنە خراپەکانی چییە بن؟ من پرسیارەکەی جەناب و قسەکەی جەناب زۆر دروستە چارەسەری شێرپەنجە سروشتی وایە زۆری حاڵەتەکان ئەگەر لە سەرتاوە پێ بزانرێت و چارەسەر بکرێت تێچووێکی زۆر کەمیە بێت بەڵام لە قۆناغەکانی بەرەو پێشچوونی نەخۆشیەکە و بڵاوبوونەوەی لە ئەندامێکەوە بۆ ئەندامێکی تر ئەو کاتە ئەو دەرمانانەی کە بۆ چارەسەریە بەکارێت زۆر گرانە بە نمونەیەکە لەو دەرمانانەی کە باسمان کرد بۆ نەخۆشە 100 ملیۆن بۆ 2 ساڵ کە ئەوە لەواچت بۆ دە نەخۆشی تری پێ چارەسەرکەی لە بیدایەتی نەخۆشەکەیە لەبەرەوەگە حکوومەت ئەمە ئەگەر بە زووترین کات چارەسەری نەکات دوای جارێکی تر هەم ئەبێتەوە بارگرانی بەسەر حکوومەتەوە هەم حکوومەت خۆی زەرمە نەبێت هەم ژیانی نەخۆشەکانی ژکاتە مەترسیەوە. باشە دکتۆر پرسیارێکە بەلامەوە گرنگە ئەی ڕەنگە خەڵک هۆشیارێکی وهای نەبێ مەرجە ئەو کەسانە یاخود ئەو نەخۆشانەی کەیە لە نەخۆشخانەی هیوا هەمویان شێرپەنجەیان هەبێ؟ بێگومان نەخێر چونکە نەخۆشخانەی هیوا بە شێوەیەکی گشتی دوو بەشە پزیشکی پسپۆڕی گرێکان و پزیشکی پسپۆڕی خوێنشمان هەیە لە ئێستادا زۆر کەسەیە کێشەی گرفتی خەزبوونەوەی خوێن کەمی ئاسن هەر یەکە لەم گرفتانە هەبێت زۆری بۆ مەبەستانە سەردانی نەخۆشخانەی هیواکە مەرجی هەر نەخۆشە کە سەردانی نەخۆشخانەی هیواکە تەنها شێرپەنجە بێت. ڕەنگە خەڵک هۆشیارێکی ئەو تۆی لەم بارەیەوە نەبێت بە نمونە کاتێک لەلایەن دکتۆرێکەوە حالەی نەخۆشخانەی هیوا کرێت بۆ فەحسێکی خوێن ئیتر ڕەنگە ترسێک لەلای ئەم نەخۆشەوە یاخود کە سوکارەکەی دروست ببێت کەوا زانێت کە هاتە نەخۆشخانەی هیوا ئیتر چاوە ئەم کەسە نەخۆشی شێرپەنجەی هەیە. نا بێگومان بۆ شێوەیە نیە و زۆرێک لەوانش کە گومان ئەکرێت شێرپەنجیان هەبێ کاتێک ئانێرم بۆ نەخۆشخانەی هیوا بۆ لای پزیشکە پسپۆڕەکان بۆ دڵنیاییە لە حاڵەتی نەخۆشیەکە کاتێکانێنێت زۆریشیان ئەو حاڵەتانێ بەڵام هەنێ پشکنین و بە دوواداچوون هەیە لەلایەن پزیشکە بەڕێزەکانی ئێرەوە کە ئەکرێت لە دەرەوەی نەخۆشخانەی هیوانیە لەبەرەو مەرجنی هەر نەخۆشە کە پێوترا بڕۆ بۆ نەخۆشخانەی هیوا ئەوە بێت کە تووشی حاڵەتەکە بوو بێت بەڵکو زۆری کات بۆ دڵنیاییە. زۆر باشە دکتۆر نەخۆشانی نەخۆشخانەی هیوا تاکەی لە چاوەڕوانیە ئەمێننەوە ینی بە پێو کۆمنتانی کە هاتووە ینی خەڵک گلەی و گازندەیەکی زۆری هەیەەوە لە راپۆرتەکە شابینیمانوە کەسانێکی زۆر هەن چاوەڕێ ئەوەن کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. ڕاستەکەی ئەم گرفتانێکە هەیە و دوو گرفتی بەرچاوە سەرف نەکردنی پارەیە کە ئێمە نزیکی مانگێکە هاوار ئەەکەین بە یەک بڕیار حکوومەتی هەرێم ئەتوانێت بڕیارە هەڵبۆشێنێت کێشەی دەرمان چارەسەر بکە لە ئێستا چونکە ئەم گرفتە تاک و بەردەوام بێت کێشەی دەرمان زیاتر دەبێت ئەو کاتە بە پارەکەش چارەسەر نابێت و کێشەی دووەمش شایستەدارەی پزیشکان و کارمەندانی ئەم نەخۆشخانەیە کە ئەوش ئەتوانێت هەر بە بڕیارێک بەیانی بە 1 ساعت بڕیارەکە دەربکات و کارمەند و پزیشک بێت و خزمەتی نەخۆشکا و کۆمپانیەکانی دەرمانیش ئەو دەرمانە گرانبەهانە ئامادە باشیان تیا دابینی کەن بەداخەوە شتێکی تر هەیە کە بێ بڵێم ئەوەی کە ئێمە ئەیبیستین ئەو دەرمانە گرانبەهانە لەواچێت تەنانەت خەڵکانێک هەبێت بیقۆسنەوە و تیجارەت بەم دەرمانە بکەن لە بازاڕە ئەنکە تۆ حکوومەت دابینی نەکرد هەر ئەو دەرمانێک کە بە حکوومەت یەفرۆشێ بۆنمە بە 4 ملیۆن لەواچێک خەڵکانێک هەبن لە کەرتی تایبەتی ئەو دەرمانە بە 5 ملیۆن بە نەخۆش دواتر بە نەخێکی زۆر بەرزیش دەستیش نەکەوێت لە بازاڕ بێگومان یعنی ئەوە شتێکێکە لە گرفتەکان ئەگەر بە زووترین کات چارەسەر نەبێت بەڕاستی یعنی هیچ شتێ نەماوە کە حکوومەتی هەرێم
بڵێن هیچ بیانوێکی نەماوە نەیبیستی بێت ئەو هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو نەخۆش پزیشک کارمەند هاوارەکە گرفتەکان چییە ئەوان ئەگەر دڵسۆزی ئەم خاک و ئەم نیشتیمانە و ئەم نەخۆشانن ئەبێ گوێ لە ئێمە ومانان بکرن بۆی چارەسەری ئەم گرفتانە بکەن ئێمە هەر لایەنە مادیەکەش نییە بۆنمە هەر کارمەندێ پزیشکێ لەم نەخۆشخانەیە دەوامەکات کۆمەڵی معاناتی هەیە چونکە هەمومان کە نەخۆشەکانە بینین بەو بارە دەرونیەوە ئێمەش تووشی باری دەرونی نەخوازراوە ئەبینەوە زۆریمان تووشی خەمۆکی ئەبین لەبەر ئەوەی ئێمەش بووین بە بەشێک لەو نەخۆشانە ڕۆژانەیەت تۆ ئەبینێت داوای چارەسەر لە تۆ ئەکات هەر بێگومان وەکو خێزانێکە خەمی ئەوان ئێمە بە خەمی خۆمان نەزانین لەبەر ئەوە بێگومان ئەبێت حکوومەتی هەرێم چیتر لە هەموو لایەنەکانەوە خەمساردا لە مەجای شێرپەنجە نەخۆش هاوارەکە ئەڵم چارەسەرەکەم وەرنەگرم ئەمرم یعنی نازام حکومداری لەوە زیاتر کە تۆ نەخۆشەکە و بەبەر چاوتۆ ئەڵێ مرم نەی بەدەمیەوە ئەی حکومڕانی یعنی چی ئێمە دڵمان خۆشە حکوومەتێکمان هەیە بەنای حکوومەتی کوردستان ئەوان حکمی ئەم هەرێماکەن بەڵام ئەکرێت تۆ نەخۆشەکە و گەیشتووە ئەوەی بڵێ ئەمرم یعنی تۆ نەیت بەدەمیەوە بێگومان هەر هەمویان بەرپرسن چەنە بەرپسیارەتیان لە حکوومەتا هەیە لە سەرۆکی حکوومەت لە جێگیری سەرۆکی حکوومەت لە وەزیری دارایی لە وەزیری تەندروستی لە وەکیلی وەزیری تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی هەر هەموو ئەمانە بەرپرسن لای خوا و لای خەڵکیش لە ژیانی ئەو خەڵکە کاک کۆچەر هیچ ئومێدێک هەیە بە نەخۆشانی تالاسیمیا کە ئەم کێشە چارەسەر بکرێت وەڵاهی ئەوەی کە ئومێد بێت ئێمە جارێکی تر داوا ئەەکەینەوە وە کاک دکتۆر خۆشی وتی لە هەموو ئەو بەرپرسانی کە لە وڵاتەیە دەسەڵاتدارن و ئەتوانن قەرار بدەن و بڕیار بدەن داواکارین بە زووترین کات چاوێک بە قەرارەکانیان گەڕنەوانێ ئەمانەی کە لێرەن لەم نەخۆشخانەیان ئەمانەی کە تالاسیمیا و شێرپەنجانەیە هاوڵاتی ئەم وڵاتن خوان بە هاوڵاتی ئەم وڵاتە شەزان حکوومەتەکەش بە حکوومەتی خوان نەزانن بۆیە داواکارین بە زووترین کات ئەو گرفتاران چارەسەرکرەوە بەرنامە و پلاندانرێ بۆ ئەوەی کە ساڵانە تووشی ئەم گرفتە نەبین و بێهیوامان نەکەنەوانێ باشە سەرمایەداران هاوکارتان بوون لە دابینکردنی دەرمان بۆ نەخۆشەکانتان ئەتوانم بڵم بڵێ بێگومان لە ساڵانی ڕابردوو لە ئێستاژەکە بارودۆخەکە بگاتە ئەو ڕایی ڕادەی کە ئیتر ئانی وەکە دوکتۆر خۆشیوتی نەخۆشەیە بڵێ ئەمرم حتمما ئەو سەرمایەدارە بەڕێزانی کە ویژدانیانە ویژدان زیندون بەدەممانەوە یارە پێشتر باسمالەوە کرد کە کەمپین ڕابگەێنرێت بەڵام بەدەر لەوەی کە کەمپین ڕابگەێنرێت و هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا کۆ بکرێتەوە بەدەر لەوە یعنی مەبەستەکەی من ئەوە بوو سەرمایەداران یاخود ئەو کەسانی کە حەز بەوە دەکەن هاوکاری پێشکەش بکەن هاوکاری ئێوەیان کردووە لە ماوەی ڕابردووشە وەک دەبینن یعنی بەشێکی گرنگ لەم شارە ینی سەرمایەداران دەستیان پێ بووە تەنانەت لە دروستکردنی پرۆژەکان کە ئەرکی حکوومەت بووە سەرمایەدارەکان هیمەتیان تیا کردووە کە پرۆژەکان جێبەجێکری خزمەتی چین و تۆژەکانیان کردووە خزمەتی نەخۆشخانەی هیوا و تالاسیمیان کردووە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتیان کردووە ئەوە خۆ بەچاوە دیارە زۆر باش کەواتە کۆتا قسەی جەنابتان ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم داواکارین کە بە زووترین کات بەدەم داواکاریەکانمانەوە بێن چاک بخشێنەوانێ هەم بە دابینکردنی چارەسەرەکان و هەم شایستەدارایی پزیشک و کارمەندانی ژوان چونکە ئەوانیش خزمەت بەو نەخۆشاناکەن کە بەردەوام وەکو کەسوکاری خوان مامەڵیان لەگەڵاکە زۆر باشە دکتۆر خۆشی وەک دوا پرسیار ئەگەر پلانێک دابنێ یعنی جەنابەت پلانێکمان بۆ دابنێ بۆ حکوومەت ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێ ئەکرێت چارەسەر بکرێ مەجای چارەسەری تایە چۆن چارەسەر ینی ئەوەی کە لە خەیاڵی ئێمە و ڕاستەکەی ئەو کەمپینەی جەنابە باسەکەی ئێمە ئاواتەخواز بووین کە کەمپینێ بکەین بۆ دروستکردنی هیوای گەورە ینی ئێستا ئەگەر بە ڕۆژ لە کاتی داوامی ئاسایی خۆزگە تەسویرێکی ئێرە ئاکەن بزانن چ فەوزایەک لێرە هەیە لەبەر ئەوە بێگومان یعنی پرۆسەی تەندەرینی دەرمان یعنی کە زۆر خاوە و بە تایبەتیش هەچ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بێت چ لەلایەن سندوق کۆمەک بۆ توشکبانی شێرپەنجە پرۆسەکە زۆر خاوە ئەم پرۆسەیە خێرا بکرێت ڕۆتیناتەکان کەم بکرێتەوە گرفتی کوالیتی کۆنتترۆل کە بەردەوام کۆمپانیەکان گرفتیان هەیە لە لەگەڵ کوالیتی کۆنتترۆڵە کار ئاسانی بکرێت بۆ کۆمپانیانەی کە عەقدیان هەیە لەگەڵ حکوومەتە و وەزارەتی دارایی بودجە دابین کە پێکمان ئەم گرفتانە شتێک نییە بڵێت هەل نابێت هەلە بێت زۆر باشە کەواتە کۆتا قسەی جەنابتان ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم دکتۆر
هیوادارم ئەوانەی کە خۆیان بە بەرپرسی ئەم وڵاتە و بە بەرپرسی ئێمە و نەخۆشەکانیش ئەزانین لە ئەست ئەو بەرپرسیارەتەیە بن و چیتر ئێمە و نەخۆشەکانیش ناومێد نەکەن. دەستان خۆش بێت دکتۆر خۆشی حەمید لە پرسراوی هۆبەی دەرمان لە نەخۆشخانەی هیوا کۆچەر کەریم سەرۆکی کۆمەڵی تالاسیمیای سلێمانی سوپاس بەوە ئامادەبوونی جەنابتان. وەڵای عزیزان تەوەریەم جارەشم کۆتایی هات ئێمەش بە هیوای ئەوەی کە گرفت و کێشەکانی نەخۆشخانەی هیوا چارەسەر بکرێت بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک تا بەرنامەی داهاتوو با تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر.